بۆ دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بەسەر کەسوکاری شەهیدانی شەڕی دژی تیرۆرستانی داعش، وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لیژنەیەکی باڵای بە سەرۆکایەتی وەزیری شەهیدان پێکهێناوە. دوای چەند کۆبنەوەیەکی لیژنەکە بڕیار دراوە لە بڕی پێدانی زەوی شوقە بەسەر کەسوکاری شەهیدان دابەش بکەن. لە ئێستاشدا لە هەر یەک لە پارێزگای هەولێر و سلێمانی شوقە ئامادەیە بۆ دابەشکردن. لە ئێستادا ئەو شوقانە لە قۆناغی کۆتاییدایە تەنها خزمەتگوزاریان ماوەکو ئێمە ئاگادارین بە تەواوبوونی ئەو خزمەتگوزاریانە لێژنەی باڵا دەست دەکات بە دابشکردنی ئەو یەکانە لەلایەن خۆمانەوەکو وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بەڕێز وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان کە لە هەمان کاتدا سەرۆکی لێژنەکەیە بەڕێوەبەرایەتە گشتەکانی سەر بە وەزارەتی ڕاستپاردۆ تاکو ئامادەکاری بکەن بۆ دابشکردنی ئەو یەکەی نیشتەجێبوونان. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت ئەو شوقانەی دیاریکراون کە بەسەر کەسوکاری شەهیدانی شەڕی دژی تیرۆرستانی داعش دابەش بکرێت گرفتی خزمەتگوزاریان هەیە. دەشڵێت لە بەدواداچوونەکانیان بەردەوام دەبن بۆ تەواوکردنی خزمەتگوزاریەکان بۆ ئەوەی پرۆسەکە بە زووترین کات بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لە ڕووی خزمەتگوزاریەوە هەندێک کەموکوڕیان هەیە ئەو شوقانێکی ئێستا هەیە. ئێمە لە لای خۆمانەوە بەدواداچوونی بۆکەن بۆی بە زووترین کات ئەو کەموکوڕیانەی کە هەیە لە ڕووی خەدەماتەوە لە شوقەکان چا بکرێ و بەسەر کەسوکاری شەهیداندا دابەش بکرێت. بەپێی دوایین ئاماری وەزارەتی پێشمەرگا لە سەرەتای شەڕی پێشمەرگا دژی تیرۆرستانی داعش تاکو ئێستا زیاتر لە 1300 پێشمەرگە لە سەنگەرەکانی بەرگری لە نیشتیمان شەهید بوونە و نزیکەی 7000 پێشمەرگەش بریندار بوونە. لە هەنگاوێکیشدا بۆ ڕێزگرتن لە کەسوکاری شەهیدان حکومەتی هەرێم بڕیاری داوە یەکەی نیشتەجێبوون بەسەر کەسوکاری شەهیدانی شەڕی دژی داعش دابەش بکات. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.